لە هۆڵی میدیا هەڵبژاردننی دەستەی کارگێڕیانەی وەرشی هەولێر بەڕێوەچوو لە سەرەتادا نەوزاد هادی پارێزگاری هەولێر باسی یارمەتیەکانی پارێزگای هەولێری کرد بۆ یانەی هەولێر و دواتر راپۆرتی کارگێڕی و دارایی یانەکە خوێندرایەوە و پەسەند کرا. عەبدوڵڵا مەجیدی سەرۆکی یانەی هەولێریش دەستەی کارگێڕیانەکەی هەڵوەشاندەوە. پرۆسەی هەڵبژاردن دەستی پێکرد. 12 کەس خۆیان بۆ 9 پۆستی دەستەی کارگێڕی کاندید کرد. 307 کەس لە دەستەی گشتیانەکە مافی دەنگدانیان هەبوو، بەڵام 272 ئەندام بەشداریان تێدا کرد. ئینشاءڵڵا ئەوانەی کە دەریش دەچن لەو هەڵبژاردنە بە شێوەی سەرکەوتوو کارەکانی ئەنجام دەن و پیرۆزبایەکی گەرمیشیان لێ دەکەن. ئینشاءڵڵا کاری باش بە هەموو یاریەکان دەکەن بەبێ جیاوازی. وەکو یاریزانەکانیش ئێمە بەڕاستی ئەو خەڵاتی ئەو هەڵبژاردنە خەڵاتە کە مەسەلەن دەیبەخشین ئەوانەی کە خۆیان هەڵبژاردیە، بەڵام لە پەنای ئەوەشدا ئەرکەکە لە سەریان کە ئەوانیش هەر بە زووی هەرچی کێشە و گرفتی یاریزانەکەدان چارەسەری بکەن. دوای لێکجیاکردنەوەی دەنگەکان عەبدوڵڵا مەجید بە 257 دەنگ پلەی یەکەمی بەدەستێناو. بێجان ئیبراهیم بە 236 دەنگ دووەم و سەفین کانەبی بە 220 دەنگ بووە خاوەنی پلەی سێم و گۆڤەند عەبدولخالق کە بۆ یەکەم جار خۆی کاندید کرد توانی 210 دەنگ بەدەستبێنێت و شۆڕش عەباس لە پلەی پێنجەم هات بە 201 دەنگ و پشتیوان شەبیب بە 164 دەنگ بووە خاوەنی پلەی شەشەم و محمود عەزیز بە 164 دەنگ لە پلەی حەوتەم هاتوو. محەممەد خۆشناویش بە 145 دەنگ هەشتەم و بەسیم عیساش بووە کۆتا ئەندامی دەستەی کارگێڕی بە 107 دەنگ و موفەق یونس و موسا موحسینیش بوونە ئەندامی یەدەک. ڕێبوار موحیەدینیش دەرنەچوو. هەست دەکەم کە من لە هەموو یان براوەتر بوویمە، یعنی سەوتم لە هەمویان زیاتر هینایە. ئینسانە هەموو تەجروبەی جان دەکات، بەڵام تاکە کەس بووم کە لەو پرۆسەیە هیچ ئیشم بۆ خۆم نەکرد. نیو سەعات پێشی هەڵبژاردن بڕیارمدا کە خۆم هەڵبژێرم. هیوادارم کە بتوانین زیاتر خزمەتیان بکەین و زۆر پێ خۆشحاڵشم کەوا پرۆسەکە زۆر بە سەرکەوتوانە زۆر بە ئازادانە و سەرکەوتوانە کۆتایی هات. ئەوە لە هەمووی بەلای منەوە گرنگترە، بەڵام گرنگتر ئەوەیە کەوا بتوانین لەوە پاش زیاتر خزمەتیانەکە بکەن و زیاتر خزمەتی ئەو وەرزشوانانە بکەین. بەڕاستی ئەمڕۆیانەی هەولێر دەرسێکی بۆ هەموو خەڵک پێشکەش کردکەوا دەیانوت نایڵن کەس بێتە پێشەوە. ئەوە من لە تەمەنی 33 ساڵیەوە سەرۆک و ئەندامانی دەستەی کارگێڕیانەی هەولێر بواریان بە مندا بۆ شێوازە بێمە پێشەوە. سوپاسی سەرۆک و جێگرەکانی سەرۆک و ئەندامانی بەڕێزیان دەکەمکەوە. بەڕاستی وایان لێم کردکەوە دەنجی ئەو دەستە گشتیە بە ڕێزەیکەوە بەو شێوازە پەهانیاندام ئەرکمیان زۆر قوڕس کرد. دوای یەکلابوونەوەی ئەو 9 کەسەی کە بوونە ئەندامی دەستەی کارگێڕیانی هەولێر، بەڵام پۆستەکانی سەرۆک و جێگر و سکرتێر و دارایی یەکلا نەکرایەوە. وا بڕیارە لە یەکەم کۆبوونەوەی دەستەی کارگێڕی ئەم پۆستانە لە نێوان خۆیان دیاری بکەن. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.